بجديمة سرتساوي إما والله براتيان تقان كاس براي كاسنيا أين نوكوس وهبوا بأس أما لقوناغي بأس دجاني بريزان لقوناغي بأس كذا نقول تحرية أواني تحرية براكم تحرية والله تحرية أنا والله حالم بحالي نكر بارتي كان زورك ليشتكانيش بروان بيبك زورك ليشتكانيش وضعيان زور شرة يعني روجي دو سيخورة دو سرقانا برزان بخير بالقصة وبعض ذاكين يترقوا عندك شتم أو كردية ياك بازاري لسا مسألة موتسي هندا شد باسكين أو موتسا يعني بارتي وحكومتي هريم ويتش تشتغلي ده هيت درويان لما وتيان محكمة فيدرالي تاوري ده كاين والله لسا قزيت كي يقلابو تو استقالة عنده أو روك دا قوتيان أمري ولائي هي وسروشي دادقا كبيدا كريه والله برا أوش فوتا كابرا أوش استقالة ده كوبنوي تار سكردا سروكاتي كرا والله هريم قرزاري بوا لوس ريش سوسميلش لصدانا إجباري عنكر كأوي مسرور بارزاني نعمي نادي في بريالي دارقاي فيدرالي بجولينو باش راستك والله فعلا يعني حكومة العراق والله ما قبول معنا بفي بريالي دارقاي فيدرالي بالأمورن كاكا أو بنديتي دا أما باركي دم بالمقابل أنجوز ربي توتين بكن أنجوز ربي داهاتنا وخو تسليم بكن سطا بانزاي بارتي يشتيش همو شركان لو هندي بودزي وقزي وفزية لو خان بيبان سري معاشكي بغداش بيتن بويا اوكو غري كوري لها دروي كان شان همو كشفوا هيز دروي تكنما يعني اسات سيرين دري حكومة العراق نادا كاكا بندك يا كوي مسؤول بارزاني او كبيدا قداد قاي فيدرالي او دوم ناميتي سازش بزانه كوز خراب دبي تون پنا لبو هموشتك دبن او نامي يعني مسروري لبو محكمة سورة هيتش كم تنيا لنامكي مسعودي لبو جيش العراق لبو صدام ينال السويش ابكا فرياما كوا او ناميش نمسواي بكرايا كا يعني بفي برياب نمسا بارانوي اوانا لزماني هالرشا لمحكمة سورة استعود دوم ناميتي مسرور بارزانية لبو ببتسانو حكومة العراق دري فرمو ورن اما زيدا كان بس بالمقابل توطين كان بالمقابل سطا بانزاي دا هاتا كان بويا بارتينايا اوشتانا بكات او ازاميكا كان هنا حميد عزيزة دالي بغدا عقلي لدزدت شو بس كاتشخم والله يبا اما خمان لشويني هريك قدابنين كاتشخم اوتا باراغرافي حكومة العراق لما يا ساي دادقاي او دادقاي فيدراليا الله او تبي زبارة حكومة العراق متبدأ بالمقابل هريمش توطين بكاتن وداحاتنا وخوش بداتن اتو لا تقرب الصلاة كدري وانتم السكارة نالي براكم نالي لو درو لقا خلق دكان بريزا من دمي اوتان بيبلم بزد ديما بارتي ويتشتي هردوشان ناني موسى توطين كان ناني بافليشان اقناع كرت عند باريان لو فردا او يجي يقنع بو درو زندرسو وسوداني ولتي او وزيري داراي كاكا علي دوائرك بيتنش ليستم بدات يا من ديدمي اي باشا يعني هذا لو بكر لونك بزد ديما خوتوش كابرات شي جاي لو دائريك برون وزارتك دائريك على بوم بيني عمن ديدمي بوم دي كسيا ناويرن لو لبري بارتيو جتي داني او اخوان لو خوان بي اوين مدن موتسا نادنا من نظام لدويني كوا لو دو روجي هيزي حفتا ملازم عمر نظام عمر ناوا كيمة سالة بيشتوا هرشي لخلق كده يدري بالراب كان ليوا اوي هيزا كاني حفتا على يخوب شاندان بكا بس تناو خوب شاندان إزراعاتي لقل دكين فشال لخلق هاوري أنو خبرين بلاهم كردو درونا بو بروان بيبكن جمو جول هي لناو هي زكان لأي بارتي شيء أو رمالاكان شاد نخد كاكا زقرين ترى له باور
خەڵک مناڵی برسیە ئەزانن بەڕێزان ئەزانن یعنی ئێستا من نانەوانخانەك تەلەفۆنی لۆ کردم گوتی قادر ینی پێشان ڕۆژی لە سلێمانی 2,000 نان دەفرۆژە ئێستا 300 نافرۆشین خەڵک نەک مۆبایل ناکڕی خەڵک نەک شتومەک ناکڕی بەگشتی دەڵێن خەڵک نان کەم دەکاتەوە لە ماڵ دەیکا وەچی کۆن لە نۆهەتەکان ئەمە دەژیان ئەمە ئەو جیلە بووین بە پەلکە شفتی ئاگەر ڕق دەکراوە و ئاگەر پێ دەکرا بەڕیخ دەکرا خواردن شەکر نەمابوو قەسبمان دەخوارد بە تاڵی دەخورا ئەنی لەو بەرەو ئەو سەردەمە دەڕۆ من نامەوێت بێتاقەتتان کەم بەس ئەو وەزعەکەیە پارتی وێچێتی پارە نادەن زەختیان لەسەر نەبێت ترسێکی گەوریان لەسەر نەبێتن مەحاڵە پارەتان بدەنێ دڵنیا بن حکوومەتی عێراقیش نانێری حکوومەتی عێراق یەکەم گەمەی سیاسیە ئێستاکە ئێستا من لۆتان دێمەسەرێ گەمەی سیاسی تێدا هەیە بە ئەم قەست ناوێت دەیەوێت خەڵک ڕاپەڕیتن و لەو پارتی وێچێتیش ڕاش دەپەڕی خەڵک ڕاش دەپەڕی لەبەر ئەوەی وەکو گوتم زگ و برسیبوونی منداڵ خەڵک بە پارتی وێچێتی دەدا هەموو شتێک حەقیشیانە کاکە خەڵکی ئەنیەتا کەنجێ بەرگەتان بگەری 35 ساڵە هەموو ملیاردێرن ملیاردێر یعنی بڕوا بکە ئارین مەسرور بارزانی بڕوا بکەن پاڤل هەردووچیان دەتوانن هەر یەکی 6 مانگ موچەی ئەو خەڵکەی بدەن نەک مەسعود و مەسرور و ئەوانە پارەیان هەیە بە ملیاریان هەیە کاچ خۆم هەر ئێو خەڵکەشە بردرایە ناژدەن ئەوان وە تێدەگەن ئەوە ئی خۆیانە کەسیان ئامادە نین یعنی کورە برا ڕۆ ئەو مەنسوور بارزانی نەوتی ئەینزالە ئی عێراقە 24-25 پێشمەگەی بە کوشدا پارەکەی نەوتەکەی دەدزی لۆ خۆی نەدەداتە حکوومەتی عێراق نەدەداتە حکوومەتی هەرێم لۆ خۆی با بۆ ئەو لای گرتیە یعنی ئارین لایەکی گرتیە پاڤل و قوباد لە خۆیان ئەو لایەن گرتیە بڕوا بکەن ئەوی بیر نەکاتەوە ئەنگۆیە ئەوی بیر نەکاتەوە ئەنگۆیە بەس لۆ دیکۆر دێن ئەوە دەکەن لەوەی خراپتر دەبی ئەوە بۆش 55-53 ڕۆژ موچەتان نادێن لم بەلێ شەو پارە هەیە بەلێ شەو پارە هەیە ئەو هەموو لە سەردەمی عادل عەبدولمەهدیەوە ئەوانە موچەی حکوومەتی عێراقیان لۆ دەی خۆشیان دەدزن ئیخۆش مانجی 12 دەیان شتی کاتیە درۆ دەکەن کاچ خۆم لەیان ڕانەپەڕن بڕوا بکە خۆتان ڕێک نەخەنەوە زەخت نەکەن پارەتان نادەنێ فشار ئەگەر بە فشار بدەن ئەوجا وەزعەکە زۆر تیرە ها ئێستا من دێمە سەرێ بە جددیما وەزعی شەڕی ئیسرائیل و ئێران هەروە دێت تیژ دەبی بە هیوان ئاوەشی پێدا بکری بە هیوان ئەوش کە قورسە بۆیە بەڕێزان چاوەڕێ مەکەن مەسعود و پاڤل و ئەوانە هەموو درۆزن دەرچون دیتان کەس نازانێ مەسعود لە چێ 50 هەردەشەقان کاچ خۆم ئەو 50 هەرشەقان دەرکەوتەوە ئاوە شەمۆی بە ئەو خەبەرە بدەم بڕوا بکە لە دوێنەکەوە بە منیان گوت دەبا بەیانی ڤیدیۆ بکەم شەمۆی ئەحمەدکانی استقبالی ئیمتحانی بە کەوادیرەکانی هەولێرێک کردیە کە جیهانیان لە زمانی عەرەبی باشن لەبەر ئەحمەدکانی بەخۆی کۆن بەعسی بوو عەرەبیەکی باش دەزانیتن دەچێتی وەخت خۆی گوتیان داچی نازەم لە ئیتیحاد نیساوانە وهەرحاڵ لەبەر ئەوەی هەموو سایە دەیان پەرلەمانتاریان نات بۆ بەغدا عەرەبی نەزانیە ئێستا ئیمتحانیان پێ دەکەن لە دراسات ئەوەی چنار سەعد بوو ئێستا کە ئەحمەدکانی لێیە ئیمتحانی پێکردینە چەندیان لە عەرەبی ناجێ بوونەوە هەندێک شا ساقیت بوونە باشە یەکێک لەوانە با بڵێم لە بەخاتری ئەو برادەی زۆر داوای کرد مقدمە چی پاراستن ئەوەیە ئاسایشە دەرێ کاکەم 30 ساڵە لە ئاسایشم خزمەتم هەیە ئەوم خزمەتم کردیە ئەسمە دەرگوشی ئەمنی نەکردا کاندید مەسەن لە هەر شوێنەوە یەک کاندید بیچۆ کچەکەی خۆی کە کەس نەیدیتێ نەچتە ئیمتحانەکەش ناوی لۆزانە وەزانیان لێزانیان لۆزانە دەریشیان چۆن بە قۆپیە بە ئەحمەدکانی و بە ئەسمە دەرگوشی بەوە پارتی ئەوەیە هەڕەشەی کرد ئێستاکە هەر هیچی دیار نییە هیچ خۆخواتی عێراق لەگەری نەرمبی نامەی بەراعەت دەنێرن کاچ خۆم پیاوی ئەو شەڕە نەبووی لۆ ئەو شەڕەتان دروست کرد بەو دیدارە فەیکانە بەو هەڕەشانە ئێ باشە ئەگەر 50 هەرشەقاند کە قبول نییە ئێدە بفەرموو ئێ کاچ خۆمەوە عێراق ناداتێ زاڵمە تا معامەرەیە ئێ باشە دی بە خۆت پێ قاید نییە 6 ملیۆن 7 ملیۆن خەڵکت لە ملە دە بفەرموو خواردنیان بدێ یاوە کە ئەو بابە خوێڕیانن کە قومار دەکەن بە
ملک و ماڵی ئەو خەڵکەش ماڵێش دەچن دەبەن دەفرۆشن هەمووی بە قومار مخەدەر پارتی وچێتی لەو سنفەن بڕوا بکە هاوڕێیان کاتی ئەوەیە پارتی ئەوە کاکە ڕەشە دەکا ئەوە دیداری فەیک دەکات یەکێتی وەرە بە یەکێتی بڵێ وەرە بە فافل و قوبات بریان گوت دەکەن موقفتان ئەوە حکوومەتی عێراق دەڵێت تەوتینم دەوێت داهات بدەن ئایا یەکێتی ئامادەیە بکاتن یان ئەویش درۆی دەکات منز دەکاتن لۆ ڕێیدا مەسەلەی غازەکە پارتی بچی ئاوا بیکاتە کارتەک ئایا ئەو ئامادەیە دائیرەیەکی بنێتە بەغدایە بڵێ بڕۆ موچەوەر بگرە بۆیە درۆی دەکە پاڤل و یەکێتیش درۆی دەکەن هاوڕێیان بێ ئەوەی پارتی وەدەکا ئەوە بی بەشی هەرە گەورەی یەکێتیە و هەموو حزبەکانی دەر هاوڕێیان بەر لەوەی بچمە سەر بدۆزەکەیت کاچ خۆم خەڵک ئەو هەموو حزبەی لۆ چییە ئەجا هەروادی حزب دروست دەبێت خەڵک بڕۆنە بەغدایە بڵێن کاکە زەمبی ئەو خەڵکە چییە عقوبەی دەدرێ ئەوەی قراری دادگای فدرالی جێبەجێ ناکە حکوومەتی هەرێم و پارتی وێچێتیە وایانە لۆ خەڵک باج بدەن بڕۆن یەکگرت و کۆمەڵەنەوەی نوێ شاسوار بدەن نییە دان کارواز بینە لۆی هەموو ڕۆژێت ئەو تەنە بۆ ئەی شاسواری ڕاز و کوڕە کاکە 35 ساڵە هەمومانە قوسانێت دەرەی دەڵێن پارتیۆچێتی دزم پارتیۆچێتی تا لە دەسەڵات بن ئەنێەوە تەنە بۆ نییە ئەوە تەنە بۆ ئەلە بەوەم نییە 6 مانگ لەمە بەرەمە گوتمان تورکیای ئەوڕۆ ئێرانی ئەمڕۆ تورکیای سبێنێ دەبینن ئەوە تەنە بۆ کە من ئەلە وەختەی ئەحمەد شەرع نەجاعەتی نەوتم ئەمیری ئیسرائیل و ئەمریکایە یان دەکوژێ ئەو کابرایە ساغ نییە وتم ڕۆژ ئاوا ئایندەی دەبی لە بۆم نیانی بێمە دوێ وەکو شاسوارە هەموو پەیجەکە مەس خەریش ئەو تەنە بۆ ئیش کورد با بەواز بینە بڕۆکەند سوودانی هەمووتان هەموو حزبەکان بڵێن کاکە لۆ عقوبەی میلەت دەدەی فەرموو بڕۆ ئەوانە بگرن فەرموو بڕۆ داهاتیان لەزەفتکەن بەسڕان ڕێگای هەیە لۆ خەڵک پارتی وێچێتی موسەی نادەن داهاتیش تەسلیم ناکەن تەوتینیش ناکەن ئێ باشە میلەت دۆ زەریبەکەی بدە ئەنگۆ حزبن بڕۆن لەگە عێراق بڵێن کاکە ئەو پارتی وێچێتی نایکەن فەرموو ئەتۆ حکوومەتی عێراقنی مەرکەزنی ئەوانە لە بن دەسەڵاتی تونین مواتنی عێراقی لە ڕووی قانونیەوە تا ئێستا نین شتەکەت هەیە بڕۆ ئەمر قەبزی لە بۆ پارتی وێچێتی دەربینە 100 ڕێگایان هەیە لۆ زەریبەی میلەت دادەنێن ئەو حیزبانە بچن لەگە حکوومەتی عێراق قسە بکەن بڵێن یاش و نازانمە قسە قوڕە مەسعود بارزانی 5-6 هەزار مەسئولی باڵا بە تەوتین مەعاش خۆیان وەرەگرن لە بەغدایان واسە خەریکیان دیدن لۆ خەڵکی فەقیر ئەو ئەموچەی نەدرێتێ لەسەر چش لەسەر دزی فزی کاکە وەڵا عێراق قەدر ناکە بەجددیمە عێراق قەدر ناکە فەرمەوە قراری دادگای فدرالی بەداخەوە لەناو ئەوەیە ئەڵێ بە تەوتی ئەوە حکوومەتی عێراق جبارە موچە بدا بالمقابل حکوومەتی هەرێمیش تەوتین بکاتن و موچە بدە حکوومەتی عێراق هەرێمە نایدە بە قوربان ئەتوو دەتەوێت نەیدەی و ئەمەش بڵێن هەر عێراق ئەوەیە نەوەڵڵە بۆیە ئەو حیزبانە ئەگەر ڕاست دەکەن بڕۆنە بەغدا بڵێن عقوبەی خەڵک مەدا ئەوەی بەغداش دەکە بێ شەڕەفیە بەجددیمە منیش هەوڵ ئەمەش هەوڵ دەدەین دەبی هەموو ئاراسەکەم بەوە بی ئەوی بڕیاری دادگای فدرالی جێبەجێ ناکە حکوومەتی هەرێمە پارتی وێچێتینە لەسەر دزی فزیش جێبەجێ ناکەنەوە بڕیارە بفەرموو بیان دەنە دادگا ئەمر قەبزیان لۆ دەرکەن لۆ لەسەر ڕفراندۆم ئەمر قەبزتان لۆ پارتی وێچێتی دەرکرد لۆ کۆسەر دەکرد لۆ دەیان بەرپرس لۆ ئێستا دەرناکەن لەسەر ئەوەی موچێ قوتی خەڵک دەکەن لە ڕێفراندۆم هاڕیان بیرتانە لە بۆ چەندین بەرپرس ئەمر قەبز دەرچوو حکوومەتی عێراقیش دروی دەکا لۆ لەسەر قوتی خەڵک دەرەقەتی خەڵکەکەی دەیکاتن بەڵام دەرەقەتی مەسئولەکان نایەت بەس لە ڕێفراندۆم کردیان دەیان شتیان بەرامبەر پارتی وێچێتی کرد ئێستاش دەتوانە ئەو شتە بکەن هاوڕێیان ئەوەکە بڕوا بکەن بەدەزانم خۆ پیشاندان دەبیتن دەشتەقتەوە بەڵام بۆ خۆتان زەخ بکەن کورە کاکە وەڵا پارتی وێچێتی ئەو پیاوەی جاران نمە کورە ئێستا کەسیان نما لە هەولێرێ بە شەرەفم هەر هێزەک بجوو لە ئێستاکە هەتا سەری ڕۆژ دەڕوا لەولاش لە باشان دەڕوا بڕوا بکەم کێشە نەبوونی ڕێخستنە کێشە نەبوونی ئەوەیە خەڵک ترسەچی هاتیە 12,000 خۆ پیشاندانی کردێ من لەوانە دەگەم بەس بڕوا بکە کەسیان نمانە کورە لێیان ترسنۆک هەموو دەزانن هاوڕیان پارتیوێچێتی کوڕی جاران نەمان حزبی مەبدەئی بن ئەوانە هەموو ملیاردێرن هەر ئەوان لێ بکەی هەردێن لەو ئەوروپای ئەمە دەیان ناسین ئەم لە بەوەم نییە زۆر بەوە بکەن ئەو مەسئولانەی خۆیان پێ ئەنتەرە و دووسێ هەزە بە شرەفم کون نییە لێرە خۆ بکەن لە ترس یەک کەسی لۆ لەبەر ئەوەی
کوڕی مەبدە نیم بەس پیاوم دەوێت لێرە بەرمونە ئاپۆچیەکان مثلا حتى إسلامي عقيدية كان برب كودي بزانا كل بردود قيتلو مبدأ يعني بارتي جدي ترسنوك إنساني دولمند إنساني بباور ترسنوك بير لجيان دكاتوا مبدئي معنا كون هر أو برساني بعد يوشيت خوين بكوش دادا بقربان استوانية كاتشخم طاقتي يعني بروا بكا هيتيان اللي بكيني أو أنا بس بزان درقتنا مليان شوردا كان بوي خلق بيه متصور بقري جاني خوش بزران بي او ها اهانتان نكن كاك زور بنا ابا قرآن يعني ام زرقم جان دكاتن كجير ليدا بيتن خلق بالي شاو دسي بقرس كرديا مال اخد باشا سيارة دفروشي مانجك شماك دفروشي مانجك ادي مانجشكا ادي ما ادي او سستما كل هري يقلنقوك 100,000 لكن براي خوي بلي ورده قرتوا ادي او بوتسي واوان هاي لايف دش هر بس پاره او تلفزیون قد سواره مکن پارتیو چیتی پاره کندم دنی ای تل او هم تلفزیون زبلاعی بس برای بن ادی او هم جاسوسی خوری بس برای بن ادی او هم هندش شنارو تدگو ملچ باوچانه وکوت منصور انزال دری خومه تاو بابو بارزانی خوت پاول او گمرگانه ای خوتی بنمونه آرین یک دنیاشتی هیا دوا پاویلون نازه وانا همو بملچ باوچ خوان دزانی یعنی ساتو بسی حکومت بسی داولی بقدر بابا خومه يعني بمرتشي قشتي نما هيت بويا او انا او يخوانا وشي ليرة خلق شي سوريا بابيت دامبلم باري خزن دكاتن بس كم عاشقي دي دري اوندم هي بس خزنك حساب نية او شوية بارحال اوريان بس مسار خبري اوي امريكا او ببلا من بقوم تاوم لفيو نية تاوم ل اگانا خبري باش شملو دي او بيش من دكري او متابع اي زور ميديا وخلش عربو أوانا دكم كمتابعين كلان قلاير داو كان بلان براسيم دمي فوكس زيادة لسه مسألة موسبي أوشتش حياتي وإيش موكودنجي أوبوزيون ما شاء الله كرديش هموي محللة يعني هموي محللة بلان بيبلي ورا وتحليلة الرنج بداته ولا بو سالات شكنايت لو نقاش قالك زورة بهرحال برزن بلو بينكش بپلتان پیبلم استند خبری انتیکتان پیدالم جمنا کسش عرب بو کزور متابعی میدیای جیهانی کندگا علی ل 2004 فوردو کوزان رایا کاکا نائبی وزیری دفاعی ایرانی علي اکبر رضایش شویه على نبما ونعوبو ل 2004 بریتانیا اوی کردی چه جماعتی استخباراتی خوش أوانا ل 2006 لقى إسرائيل قسيان كده بابا إيران خريشي أوشتيا حتى 2019 أو ديان معلوماتي دايتا بريطانيا أمريكا إسرائيل نائبي وزير دفاعي إيراني نائبي كمر أو رايش كاري خامنة إيبو برادري علي شمخاني بو نزكترين برادري يعني رابورتا شي دوري دريش بارحال روسا كان لو إيراني كان ينكشف كده دام كرا نائبي وزير دفاع تر موضوع كان أجانا شيء يزاني وقت خوي عن قول أو شيء نفردو بس هو جاهز شيء عسكري ليه ولا روي أمني هو بس هو أو كشف فكر يعني هو سنزر على الشر بهرحال هاوريان شر زور خرابة وإيران زور لا بارتي يشتي باستا إلى غاية درجة أو يدوين كحشد سوا سريرش هو سيجنال هاوريان أو باش لازم درقتي أو يدين أنا براز من بلوي بيه مسوي يعني زيك مطار وشتوارش زور مال سوليان كديا خلق ده ترسي يعني روح يان سوا هاولي رجعاني تصادلوا روبري أو رجع جوام قد تصادلوا روبري شينو بنكو مطار أو شتانا أو لانقو خوتا ما ترسين هيتس أولنيا بين بصاروا وكتل أبيب باس معك لتل أبيب كذا دري إيران دبر أو يدري من دالش يجولكش بكشة لوان وكل زندية بلام أنقول هيتني تقول هيت خوتهم بس أنا مسؤول نخوي عنده ترسين نزيش شوي نقشتي كانوا كمطارو أم بصادة كانوا بارجاي سرير رشوا أو أنا نيا دباشانو أو أنا برواب كحمل روحيان سوا بهرحال أوريان پارتیویچ من دم یک دو زانیاری تام پیبلم ایران لو معانا شبکه چی گله زوری اسرائیلی لناو ایران کشف کردی دتوانم بلم حتی 10 سال او زانیا
بەڕێزان بەر لەگەر هەموو کەس تەعامل دەکەم بڕوا بکە چێ یعنی لە هەموو شوێنێک زانیاریە پێم دەدرێ و ئیتر ئەمنیش یعنی سقەک دروست بی بزانم خەبەرەکە دەقیقە و لە خزمەتی خەڵکە باس دەکەم هەندە زۆر باز ناکەم بە زوستەوە باز دەکەم ئامانجەکەش ئەوەیە کە بزان پارتیۆچێتی ئایندەی بەشێ بۆیە باز دەکەم مەگەنە بەردەوام خەبەر و شتێ و ئەمن لە هەموو لایەکی وەردەگرم حتا ئێرانیە دەبینم یان هەیە میتە یان هەیە نازانم دەگەر حکومەتی عێراقال هەیە پاراستنا هەیە زانیاریە بە هەردوو باڵەکەی و ئەم وەردەگرم حەقم نییە لەسەر گرنگ خۆم و ڕۆژنامە نووسەوەی شتی پێویستی بۆ سەرچاوانەیە بە جدیەت ناتوانین بە بری بە مووقف نییە لە ڕۆژنامە نووسی خەبەرت پێ دەوێ بەس ئەو خەبەرە نابی لەسەر ئەساسی مەبدەع دبی بەرحاڵ بێمە سەر ئەوەی ئێران لەو چەند ڕۆژە تەفروت و نای شەبەکاتی خەڵکەکی گەلەگەلک زۆری سیخوڕی موسادی لە ناو ئێران و کەشف کردیە ئیتر من نازانم بەو شەڕە سایبەرەی کرا هاچی زۆر میدیا کرایە یان ئەوتە مەجموعەچیان کەشف کردی و ئیتکە هەروادێ ئەڵقە دێ لە ناو ئەوانە کەشف بووە کە پارتی یەکێتی هەردووچیان لە ناوێکێتی کۆمەڵێک مەسئولی باڵان هەن لە دژە تیرۆرن ئەمە نامەیە ناوەکان بدەم تەسیقیان هەبووە لەگە دەوڵەتی ئیسرائیل و ئیشیان لۆ کردینە یعنی چەند بەرپرسەکی باڵان لەیان کەشف بووە لە ناو پارتی زۆر کەشف بووە ئێران یەک ڕۆژی مابی ئەو دارەیان یعنی ئەزیەتی زۆریان دەدان و بە بەڵگە بۆیە ئەوەی دوێنێ ڕوویدا ئەو بەس سیگناڵە بەس نامەیە دڵنیابن لەوەی ئەوەی بە من گوترە دڵنیابن پارتی یەکێتی ئێران ئەزیەتیان دەدا یەکێتیش من نازانم مەرکەز دەبی بە زیماڵی بارزانی مەرکەز دەبێت ئەوەی چۆن دوایە سڵح دەکرێت من نازانم بەڕێزان من هەزار زار گوتیت یعنی لە دنیای سیاست هیچ شتێک مطلق نییە یان ریاضیات نێگزایدێت بەس ئێران لەو شەڕی ئیسرائیل دەربچی پارتی یەکێتی لە ڕێی هەشت و عێراقەوە تێ بەردەدا لە پارتی یەکێتی و ئێستا هیچ من دەتوانم ئەو جوملەیە بڵێم هیچ سیقیان بە پارتی یەکێتی نەمایە پارتی یەکێتیشە بڕوان پێ بکەن هەر ئەوەندە دەتوانم ناتوانم زیاتر بڵێم هیچ سیقیان ئێران بە یەکێتیش نمایە بە پارتیش نمایە ڕۆژانە ئەو هەموو درۆنە دێ ئەوە هەموو سیگناڵە بە دووری مەزان ڕۆژێک ئاوانیان ساروغەک بێتن بەسەری ڕەش بدە بە دووری مەزان شەوە خاستین بڵێن یەک لەو مەسوولە گەورانەی بنەماڵەی بارزانی کوشە یعنی بەس ئێران ئێستا لە ئەزمەتی زۆر گەورەدایە بۆ خۆتان دەبین شەڕێکی سەخت ئەوەی لەگە ئەمریکای ئەوڕوا پێم وابی سیناریۆ و لەگەر ئەمریکا لە خۆیان وا ڕێککەت بوونا و نەوەک پێناچی جددی بیسکوت پێشترێ ئاگادار کرابوو و ئەمریکا چەچی هەیە و تەقاندی و زیاتر شتێکی ئەلاین بەس لەگە ئیسرائیل شەڕەکەیان زۆر جددیە و بۆ زانیاریتان بە هەندێک خەبەرتان پێ بڵێم جگەلەوەی کە گوتم دەتوانم بڵێم ئەوەی بە منیان گوت 150 ئەندامانی موساد لە ئێران کەشفبوونە ئیتر بەشش لەو موسادانە کورتن و کەشفیان کردیە و ئیسرائیل دەترسێ وەزع هێور بتەوە تحقیقات لەگەڵ هەزارانی کە دەکرێت بۆیە شەڕێکی زۆر سەخت دەکات ناوی وەزعەکە خامۆش بتەوە هێور بتەوە شەڕەکە تیربی بۆ ئەوەی ئێرانەوە نەبی هەوڵی ڕوخانیش دەدرێت زۆر هەوڵیاندایە و زانیاریان لای من هەیە هەوڵیاندایە تەقینەوە کوشتن شەڕی ناوە خۆ مزاهرات سەرکەوتو نەبوونە تا ئێستاکە کرایە و نزاعەتی نەینایە بەس لە گژن کەس نازانی ینی ڕەنگی سبەینێ بڕوخێ ئینقلاب بکرێ ڕەنگی سبەینێ خامنەئی بکوژێ ینی هەموو ئەو شتانە واردە ئیسرائیل وەزعی ماندیە چەندە ئێران ماندیە ئیسرائیلیش ماندیە هاوڕێیان بڕوا بکەن من وەکو گوتم حەزم لەو شتانە نییە چکم وەکو گوتم دنیایەک محەلیل هەیە تەمەشای ئەو ساروغا ئێران ئەو ڕۆژە ئەو برادرێک لۆی نادم بڕوا بکەن سینیە هەر نییە ئەوە کەشیان لێ نەکردەوە ئەوەی مێدن چینەشیان لێ نەکردەوە سین کۆ ئەمریکا دەعمی ئیسرائیل دەکە ئەوە دەعمیوی دەکاتن لە بۆ ئێرانی نادیە رووسیا بای خۆی ئەوە دەبی ئەنی قوت بەشکەشەیە یارمەتی ئێران دەدا نایوێ بکەوی مەسەلەکەش هەر ئەوەیە ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپاش بەرەیەکن باز هەموو لا دەترسێن بە هەندێک لەو قسانم بکەیت ئەمریکا و
ئەوروپا زۆر دەترسێن تەجروبەی عێراق و ئەفغانستان دووبارە بکەنەوە ڕووخاندیان زەرەرێکی گەورەیان کرد خەڵکەشی زۆر کوژرا فەوزایەکی زۆر دروست بوو شکستێکی زۆر گەورە بوو لە بۆ هەردوو لایەن هیچ نەجاعەتیان پێنەینا عێراق بووە ئێران ئەفغانستان شەرات نانەوێ ئێرانشکە ئەوەبی بۆیە هەتا پێیان بکرێ بەڵام ئێستا ئیسرائیلمان دیە من پێم وایە هەوڵ دەدا ئیتر نەزاعەت دەینی نازانی هاوڕێیان سەعاتشکە ڕەنگی یاوچێشە بگۆڕێ ها ڕەنگی شەڕی گەورە دروستبی ڕەنگیشوی ئاشتی دروستبی کەس ناڵێ مە زۆر کەس دەبینم فشە دەکا کورە برارڕۆ ترامپ و پۆتی ناتوانن بڵێن کاکە ئەو شەڕە لەو خەتەی دەستە ئەو خەتەی کەسێ لە کوردستان لەجێ خۆی تەحلیل دەکا دەڵێ وای لێدی کور کاچی خۆم بە قوربان ئەوە شەڕە شەڕی زلێزەکانە بە دووری مەزان جەنجی جیهانی سێم هەربستی بەچ دیمە یعنی ئەوەی بە دووریش مەزان سپێنی ئاشتیوی وەزعەکان هەموو هەیە گوربتەوە بەهەرحاڵ هاوڕێیان بۆیە ڕەوشەکە زۆر خراپە شەڕ درێژەی پێدەچی ئیسرائیل ناوی وەزعەکەی هێور بکاتەوە دەیوێت فۆکسێکی زۆر لە ئێران بکە ئینقلاب بکە مزاهرات بکە ئەو شتانە لە بەسەری بۆی وەزعەکەی هێور نەبتەوە ئەو زانیاری بەمە گوترایە مەسەلەی استخباراتی ئیسرائیل لە ناو ئێران بەلای کەم لە 5 ساڵ لە بۆ هەتا 10 ساڵ گوتیان پاشە کشەی پێکرایە بە سەدان بەرپرسی موساد کەشف کرایە و ئەگەر وەزعەکەی هێور تۆ تحقیق لەگە زۆری کە دەکرێت چکو خەڵکێکی گەلەگەلەگەلک زۆر لە ناو ئاستی هەرە باڵەوەکو گوتم ئەو نایوە من بە سوودفە جێم لە کوڕەکی عەرەب بوو دەڵێ نائیبی وەزیری دیفاعی ئێرانی کە یەکێک لە قاعدە گەورەکانی پاسداران بۆ ڕایۆژکاری خامنەئی بووە خورد داخۆ چەندی کە دەرچوو داخۆ چەند مەسئولیەزە و عەرەبە دەگوت داخۆ چەند وەزیر دیفاع و ئەوانەی دەوڵەتانی عەرەبی سیخور ببن داخۆ چەند لە بنەماڵەی بارزانانی لەگەر ئێران بن تورکیا بن بە خۆتان دەزان بەهەرحاڵ بۆیە ئیسرائیل ناوی وەزعەکەی وەرتەوە ئێڵا گەر نازانێت بەهەرحاڵ ئەو هەوڵ دەدا شەڕەکە درێژە پێ ئێرانیش چەکی زۆر پێشکەوتوی بەدەستکەتی ئەگەناوە زۆر خراپ بوو و ئێران هێزێکی عەقیدەییانە ئێستا مەسەلەن 90 میلیۆنەیە کاکە سەتای یەکی لە گەریبی 1-2 میلیۆن ئینسانە کەوانە هێزێکی عەقیدەیی شیعەن زۆر مشکلەیە هاوڕێیان ئەوەکو یانێت و بە عەقیدە زۆر مشکلێت برادرە نمونەچی ناموە وتی ئەو شێخ نەهرۆ هێزەکەی هات بەس شمشێری پێ و شمشێر وەدی بەس شمشێریان پێ بوو کاکە 200 هێزی چەکداریەشێتی چپیان نەجێڕدراوە هاتن شێخ ناهرۆتی بەراوە وڵات لۆ ئیمام حوسێن و لۆ خامنەئی خۆم بە کوشت دەدەم بۆیە ئەو مشکلانە زۆرە و ئێران هێزەکی زۆری لە سوپای قودس لە پازدار لە سوپایکە هینایەتە حدودی هەرێم بۆ زانیاریتی هینای نزیکی خستەوە بە دووریش مەزان تەدەخل لە وەزعی باشوور بکرێت بە ناوی کۆمەڵە و دیموکرات و پژاک و ئیلا ئیلا ئاخری یعنی ئەوانە هەموو واردە بەس هێزی هینایە ئەو زانیارە لا من لەولایە بە دووری مەزان 8 تەدەخل لە وەزعی کوردستان بکە بە دووری مەزان چکو ئەوانە وەکو گوتم ئێران ئێستاکە بە 8 و ئەوانە جم و زۆڵ دەکە ئەو تەیارانەی دوێنێ دەیانگو بڕمەی ڕۆژەیەک دەڕۆی ئەوەی 8 ینی 8 بەشەکە کو ئەمریکا و ئیسرائیل باب و کوڕن 8 و ئێرانی شوان بۆیە واردە هاوکار دەوی لە هەمووی ئەوەترە ئەحمەد شەرع 2-3 ڕۆژە هێزەکی زۆری هینایەتە سەعودی عێراق بۆ زانیاریتە بڕۆم بەپرسن من بەرپرسم لەو شتانە ها دەزانم سەرچاوەکان چییە سەرعودود لەبەر ئەوەی هێزەکی سوننەیەوە ئەمریکا و ئیسرائیل ئەحمەد شەرعیان بە ئەو کاتانە پێدەیە هیچ بە دووری شەڕی شیعە و سوننەش زیندی بکەنەوە پێم ناخۆشە من ئەو قسانە دەکەم کە وەزعەکە وایە بەس ئەو شتانە ئێستا لە گۆڕە هەیە ڕەنگی سبەی بەیەک ئەوەی هەموو شتەکان بکشێتەوە ڕەنگیش شەڕەکە تیربی وەڵا براکەم ئەحمەد شەرع وەکو خەتێکی سوننە ئیسرائیل و ئەمریکا بەکاری دێنین لەوە جیهانی حەشت ئێران حەشت لە بۆ جیهانی پارتی بە تایبەتی بەکاردێنی ئێران حەشتی لەولا بەکاردێنی ئەیتر دەیان پارە پەید ئەوە دەکەن هێز لە ناو ئێران جەری ئەوە بکە تەقینەوە بکە شەڕی ناوە خۆ بکە شت بکات ینی هەموو ئەو شتانە واردە ئێرانیش بالمقابل ئەوەیە بەس بە هیوان ینی هیوای مە هیچ نییە ئەوەندەیە دەبی بکرێت بەس وەزعەکان زۆر خراپە بە هیوان دە شوێنێک ڕابوەستی پارتی وێچێتی ئەوەندە سیقەیان نەمایە نەک پارتی یەکێتیش لای ئێرانیەکان لای حکوومەتی عێراقیش بڕوا بکە من لە بۆم نییە قسە زۆر بکەم
بەڵام ینی شیعەکان ئەوەندە سیقیان بە پارتی ئیچێتیش نییە لە کۆبوونەوە و شتی گرنگ بەشداریان پێ بکەن و بەشش دەیکەنە ئینتقامی سیاسی. هاوڕێیان من ئەو زانیاریانەم لابوو بیستم پێتان بڵێم بە هیوان ینی جەنگ ماڵوێرانکەرە و زۆر خەتەرە و ئیسرائیل دەوڵەتێکی منزڕ و پرۆژەی هەیە لەگە ئەمریکا و ئەوروپا بەرەشکەشەیە ئێرانیش دەرکەوتیانی بەڕاستی ئەمە چاوەڕێ هەموو لایەک دەیگوت ئێران ڕۆژی یەکەمە کوزەر بە قازیەک لێ بدرێ وەکوم لە ملاکەمە هەیە کە هەر ناستەوە دەگاتە هەیەک دوو سێ هەتا نۆی دەڕوە کاکە لە دەی هەستاوە چاک بابەی بەجددیمە یعنی ئەوەی بە ئێران کرا بەشت شوێ هێزە چ قسێک عەقیدەیینە و مەسەلەی فارسیش تێکەڵ کرا زۆر شتە بە هەر حاڵ وەزعەکان تیر ئەوە بووە و چین و ئەوانەش نانەوێ هەموو پرۆژەکانی ئەمریکا و ئەوروپا ئیتر تورکیایە کورە پاکستانە ئیتر یەک دنیا دەوڵەت شەلۆ مابینێنە هەردوو ئای بکەن کورتگوتەنی نەفتە جەنجی جیهانی سێم هەروە دێ وەزعەکانی تیر دەبی. سوپاسی ئەو کاتتان دەکەم کە وەختی خۆتان دەدەن بە من هەر ئەوەندە لەو بەرەی خەڵک داین پێدا دەگرینە سەر موچە پێدا دەگرین هەوڵدەن بوار مەدەن پارتی وێچێتی هەوڵ دەدەن مەسلەی موچەتان نەبیت بنەوە فێڵ دەکەن هەر ڕۆژێ حکایەتەکی دروست دەکەن هەموو ئامادیشان ئەوێ پارەی زیاتر بدزن گومرگ ئەو دە ڕۆژە وەزعی خراپ نەبووە ئەوان 3 ساڵ زیاترە پارەی گومرگ نادەنا یعنی بە موچە نادەن حکوومەتی عێراق گوتم عادل عەبدولمەهدیەوە ویژدانیان نییە هەموو بووینە ملیاردێر خەڵک دەبی دژیان بی من دەزانم خەڵک دژیانە بڕواکە 10 کەس نابینی قسەی کۆتایی بڵێم کورەنگۆ سیرکەن کاکە چەند ساوە 165 خەڵک هەر بە فەرمی ناستە ناو انتخابات ئەو 135 کە بەوانەی دژی دەسەڵاتن بەوانەی بە زۆرم نێ کەس لەکەریان نەمایە براکەم لەو سوسیال میدیایی ئەمن دەزانم چ حەشر بە من دەکرا وەخت خۆی چ خەڵکەکی پارتی و یەکێتیدا ئێستا تاکو تەرامانە دەی جوونمان پێ دەدەن نەمانێ پاکسازی بوو کەس لەگەریان نەمایە ئەوی لەگەریشیاندان بڕواوکەم باوەکو قسەی خۆش لە بۆتان پێدام بڵێم لە جەژن کوڕێک تەلەفۆنی لۆ کردم لە دەرەوەی وڵات دوتی قادر برادەرێکمان چیتە لە ناوچەی پارتی پێیان گوتیە پێگوتی کاکەمەوزمان خراپە و جەژنەوەشتە وتی بڕۆ لە قادر و مەکی دوکسێ کۆمنت بنووسەوەرەوە پارە دەدەنی بڕوا بکە بەشیان ئاوانە پارە دەدەن بڕوان پێ بکە خەڵک کەس تاقە دەزانن هەموو لۆیان دەرکەوت پارتیە دیارەکان کورە کاکە من ئاگام لێ لە ناو خودی بە ئایلەی بارزانی و تاڵەبانی لە ناو زانیاری لە ناو پاراستن بڕوا بکە کەس قەنەعەتی پێیان نەمایە ئەو قەنەعەتەی نەوەتەکان بوو کەس لەگەریان نەمایە کەس ئەو ترسەش بەو دەرەزە ئەوە بکەن ئاوا برسی دەبن ئاوا کاچ خۆم بە دەردی مەکی ئامێدی گوتنی حیوان بە حیوانی خۆی لە ژوورەشی بکە برسی بی ئەوڵ دەدا لە ئەو لای هەوڵ دەدا شت دەکا کاکە سەک لۆ پڕ دەدا تا مەسەڵەن حیواناتی برسیتی کاکەنگۆ برسیتان نییە بە جددیمە دەبی جم و جۆڵ بکەن ینی بەقەت ئاژەڵێکی بەغەڵەت تێمەگەن کاکە ئاژەڵ کە برسی دەبی پەنا لە هەموو شتێکی دەبا کاکە بڕوا بکە ئەو پارتیویچێتیە ئەگەر لە بەرامبەری نەچەقنەوە موچەتان ناداتی هەروە دزی دەکەن 35 ساڵە مشکلەی موچە هەیە شەوە شاد سپاس لە ئەو کاتێ دەگە منتان بردەسەر